جەنگی ئۆکرانیا زیاتر لە کۆرۆنا باری سەرشانی وڵاتە هەژارەکانی قورستر کردووە. ڤایرۆسی کۆرۆنا کە لە سەرەتای ساڵی 2020 وەک مەترسیەکی جدی دەرکەوت بۆ ماوەیەک ڕەوڕەوەی بازرگانی جیهانی پەکخست و زیانێکی زەبەلاحیشی لە ژێرخانی ئابووری وڵاتاندا. ئەوەشی زۆرتر بووە قوربانی دەستی کۆرۆنا وڵاتانی هەژارنشین و ئەو وڵاتانە بوون کە خاوەنی ئابوووریەکی سەقامگیر نین. لە سەرەتای ئەم ساڵیشەوە جیهان پێشوازی کرد لە قەیرانێکی نوێ کە چاوەڕوان دەکرێت لە کۆرۆنا بێبەزەیتر بێ بۆ هەژاران. بەو پێیەی کاریگەری ڕاستەوخۆی لەسەر قوت و ژیانی ڕۆژانەیان هەیە. وال ستریت جۆرناڵی ئەمریکی ئاشکرای کردووە ئەو لێکەوتانەی بەهۆی قەیرانی جەنگی نێوان رووسیا و ئۆکرانیاوە کەوتونەتەوە زیاترن لەو شوێنەوارانەی کە پەتای کۆرۆنا بەجێی هێشتن لەسەر وڵاتانی هەژارنشین. لە ساڵی 2015دا بانکی نێودەوڵەتی پێشبینی کرد ژمارە ئەو کەسانی لە جیهاندا لە ژەرهێڵی هەژاریەوەن لە سەدا 10 دانیشتوانی گۆی زەوی تێناپەڕێنن. بەڵام پێشبینیەکان گەر بە ئەو کاتیش نزیک بۆ بێ لە ڕاستیەوە ئەوە بێگومان ئێستا و دوای کۆرۆنا و جەنگی ئۆکرانیا ڕێژەکە چەند بەرامبەر بۆتەوە. لیستی وڵاتە هەژارەکان قەرەباڵغتر بوون و هەژارەکانی پێشوش هەژارتر کەوتون. ڕێکخراوی خۆراک و کشتتوکاڵی نێودەوڵەتی سەربانەتەوەی گرتوەکان ڕایگەاندووە رووسیا و ئۆکرانیا نزیکەی سەیەکی دانەوێڵەی جیهان و زیاتر لە نیوەی زەیتی گڵۆبەڕۆژی جیهان دابین دەکەن. هەر بۆیە هەر جۆرە ناڕێکیەک ڕووبدا کاریگەری لەسەر هەموو وڵاتان هەیە. سکرتێری گشتی نەتەوەی گرتوەکانیش ڕایگەاندووە قەدەغەکردنی یا ناردەکردنی بەروبوومە کشتتوکاڵیەکان لە رووسیا و ئۆکرانیاوە ئەگەری هەیە دەرهاویشتەی کارەساتباری لێ بکەوێتەوە و کاریگەری گەورە بکاتە سەر ئەو وڵاتانەی کە هەژارترینن. هەروەها دەبێتە هۆی ناسەقامگیری سیاسی و ئاڵۆزی لە سەرانسەری جیهاندا. ڕۆژنامەی وۆڵ ستریت جۆرناڵ پێشبینی دەکا بەهۆی شەڕی رووسیا لە ئۆکرانیا و زیادبوونی نرخەکانەوە قەرزەکانی سەر وڵاتانی هەژار بەرز بێتەوە بۆ بەرزترین ئاستی خۆی لە 50 ساڵی ڕابردوودا. ئەمەش بارگرانی سەرشانی هاوڵاتیانی ئەو وڵاتانە زیاتر دەکا. ڕۆژنامەکان نمونەی وڵاتی لوبنانی هێناوەتەوە کە نرخی ئارد بەڕێژەی لە 100,000 بەرز بۆتەوە و کینیا کە نرخی نان بەڕێژەی لە 140 بەرز بۆتەوە. سووریا و ئەفغانستانیش بەهۆی بارودۆخی تایبەتیانەوە لە ڕیزی پێشەوەی ئەو وڵاتانەدان کە هەژاری دەستی لە گەرویان گیر کردووە و پێشبینی دەکرێت هەوری ڕەشی کاریگەریەکانی جەنگ ئاسمانی ئەو دوو وڵاتە زیاتر تاریک بکات. ڕێکخراوی بەهاناوەچوونی نێودەوڵەتی دەڵێ زیاتر لە 160 دانیشتوانی سووریا واتە 12 ملیۆن کەس ڕوبەڕووی برسێتی بوونەتەوە و بە زەحمەت خۆراکیان دەستەکەوێ. هاوکات ئەفغانستانیش کە هێشتا تەپوتۆزی جەنگی بە سەرشانیەوە نەتەکاندووە نیوەی دانیشتوانی وڵاتەکەی ڕوبەڕووی برسێتی بوونەتەوە کە دەکاتە نزیکەی 20 ملیۆن کەس. هەرچەندە ئاماری باوەڕپێکراو نییە سەبارەت بە ڕێژەی هەژاری لە هەرێم و عێراق، بەڵام بەپێی لێدوانی هەندێک لە ئەندامانی ئەنجومەنی نوێنەران ڕێژەی هەژاری لە عێراقدا کە هەرێمی کوردستانیش دەگرێتەوە لە ساڵی 2020دا لە 122 بووە، بەڵام لە ئێستادا گەیشتۆتە لە 130 و تا ئێستا هیچ پلانێکی کردداری بۆ چارەسەرکردنی ئەم گرفتە مەترسیدارە بوونی نییە.